صلاة ورزق حرمت عشرت أو أبي جارج أو يكسرت خود بي بسر أم بس ليس هنا أم لا يفو ما يفوشتانيا بو أويك أو بيت يعني إيش كان الترتيب براسي نقدر بنشي أبيشر خود ترتيبات كتوانين راس الخو بيدا بزيبزاني في مسألة كتير باشا حرمتك زورم بوتان هي لايفا كمان لايفك سريعة شن قصيك تام بو كمو سبار بدا باشان وبافولو دو أو بجت أنا يلا دانیشتوم ئێستا هەروە بیرم کردەوە وتم با لایڤ بکەم بە لایڤێک کە پێشتر ڕیکلام بۆ نەکرد بێت پێشتر خۆ بۆ قۆز نەکرد بێت بە جلی کوردیەوە خەڵ ئارا مەحموود داڵبەزێت و نازانم تاریفی خۆی کات و ئەمە نە هەر یەکسەر دەموچاو نەشۆری چونکە یەک قاعیدە هەیە ها بۆ شاتایەتە ئەزانی زۆربەی مامۆسایانی ئاینی بۆچی ژنەکانیان جوانە لەبەرەوەی ڕێزم بۆیان ئەچن لە تەعزیەش ئەچن ژن دەست نیشانەکە باش نییە ئەمە ئەوە و پاشان ئەگەر چوون بۆ داوای کچان و شت ئەوە بەیانی زوو بچن بۆ ئەوەی کە لە خەوە هەسایەتە بێتە دەرەوە بیبینیت ئەگەر وەکو جنیوە جنوا بوو ئەوەی نەمەیەن ئەگەر ئەوە بوو ئێتەوە تەرتیبی کەو بێنە باش با بەڕێزان کۆ بنەوە دووسێ دەقیقەیتە قسەتان بۆ حرمەتێکی زۆرم بۆتانێ خۆشەویستم یاخوا بەخێر مەسەر چای ئەو کاگەرا مەحمەد سەرچاوانم باش عزیزان خۆشەویستان سەرەتا هیوادارم کە زۆر باش بن شتێکم نووسی لە ئەکاونتەکەم لەسەر دووڕووی و نیفاق خۆزگا درۆ دووڕووی و نیفاق نەمایە منطقی تایە بەشە من شت دژی پاوڵ ئەنووسم تۆ ئەنووسی دەستی خۆش کاک ئارام گیان لەو لاوچووی لایکی ڕسمی پاوڵیژەکەی کاکە چۆن شتیوە بەخاتی خۆ چۆن شتیوە بێ معقولە تۆ ئەمڕۆ بە سەلامێ بڵێ دزە بەیانی بڵێ وەڵا کاکە دز نییە چۆن شتیوە بێ کاکە ئەوەش نامەنتەقە عیبە واز لەم دووڕوویە بێنن یەکخەت بن یەکخەت کاکە کاکە ئەگەر مسلمان بەو خوا بپەرستە و بەو خەتا بڕۆکە کە لە قورئان هاتووە بەسە لادان و دووڕووی ئەوە بۆ هەموو شتێکە وایە کاکە حتا ئەگەر بێدینیشی هەر بەڕێگەکەی خۆتا بڕۆ دۆ دەرەسە مەکەم اینجا عەزیزان گوێ بگرن بەسەر کودەتاکەی هەشتی تەمووزە ئەوە ساڵێک ئەوە تێپەڕێت جا دیسان پاڤڵ چونکە لە ژێر فشارایە خەریکە دەستی لە بنی هەمانەکە دەرەچێ هەسا و دەستی کردو بە کەش و فش پاڤڵ گوێرە ئارامەحمەگرە ئەو قۆناغە تێپەڕی لا لە زار چۆڵکە لاهوری شێخ جەنگی و تۆ بێ بڕۆیت و بۆ کوێ بڕوە کاکە خۆشاری باوکردنی ئەوە تێپەڕیەوە قۆناغە عاقڵ بە تۆ لە ساڵێک و ئەوەندە مانگە کاکە پاڤڵی جلال تاڵەبانی لە عیلاقە لەگەڵ ئێرانە هەر فاشلی هەرچی ئەبی بەجاش هەر زۆر حساب بۆ ناکەن لە بەغایە هەموو هەفتەیەک ئەچی بۆ بەغاوێتەوە هەر فاشل و دۆڕاوی چووی بووی بە مەسینە هەڵگری مەسعود بازانی وەکو خۆ ئەدو 16 جار چووی بۆ لای دەیان تەلەفۆنی بۆ کردووە ئەم هەموو ماستاوە بۆ کرد هەر حسابی بۆ نەکردی خۆت و براکەت بوون بە جانتاگێڕی مەسعود بازانی هەر حسابی بۆ نەکردی هەر فاشل بوویت چووی بۆ ڕۆژئاوای کوردستان و تۆزی ڕسمی گرت و خۆ باە هەر فاشل بوویت تۆ دۆڕاوی کاکی خۆم بە قوربانێ بم لاهوری شێخ جەنگی هەبێ و نەبێت تۆ دۆڕاویت تۆ شکستت خواردووە تۆ بە عەمەلی سیاست نایی تۆ بە عەمەلی سکرتێری یەکێتی نایی تۆ بە عەمەلی هاوسەرۆکی یەکێتی نایت بابە عەزیزەکەی من چاوەڕاستەکەی من ئەڵە قسە لە دۆسەکە ببیسە من دوژمنێ نیم تۆ تەواو بوویت باشە تۆ تەواو بووی تۆ بەس هاتبووی بۆ ئەوەی زۆرترین پارە کۆبکەیتەوە کۆ کردوتەوە ئێستا لەبەرەوە تۆ کۆتاوی پێهاتووە کاکە تەواوی سەرانی کەتی توان قبوڵ نییە شێخ جعفەر تۆی قبوڵ نییە مەلا بەختیار تۆی قبوڵ نییە دلێری سەیمەجید تۆی قبوڵ نییە مەحموود سەنگاوی لە ترسا هاتە ژێر بار بەڵام بەخوا تۆی قبوڵ نییە بەرهەم ساڵح بەخوا تۆی قبوڵ نییە وەڵڵاهی پاڤڵ تاڵەبانی یەک کەس لە سەرانی یەکێتی کۆن و نوێ تویان قبوڵ نییە ئەنجومەنی سەرکردایەتی قەسەم بەخوا تویان قبوڵ نییە کاکچە ئەوە پاش لە منی ببیستە کاکە تۆ ناتوانانی لە ناو حیزبێکا بی هەموو حیزبەکە ڕقی لێ بێ بەسەرکردە و بنکردە و ئەکادر و ئەندامەوە تۆ هەر بڵێ وەڵا کاکە جا من سەرۆکم و من ئەمەم و من ئەوم کاکە تۆ تەواوی بە قوربانە بە ئەچی چیەکەی دیسان خوێنمەوە هەڵا هەڕەشەیەکەم و ئەبێت لالەزار چۆڵکەنەوە پەلامال ئەم داگەی پیاوی پەلامال بە پاڤڵی جلال تاڵەبانی ئەگەی پیاوی پەلامال بە بزانم چیەکەی پەلامالی کاکە چی ئەەکەی تۆ ئەوە بڵێ پەلامالیشتدا چیەکەی
ئەوا بڵێن ئەو شارەت خەڵتانی خوێن کرد چیەکەی جگەل لە دۆڕان و لە شتێ سەری خۆت یابی کاکیژێن لەبەرەوە ئەو یاریە تەواو بۆ کۆتایی پێ هاتووە بەڕاستی من لەوە تێناگەم ئەم یەکێتیە چوار پیاوی عاقڵی تیان نییە ئەرێ کۆ ببنەوە بتوان کاکە کێشەکانی خێزانی خۆتان حەلکەرینی ناوێکێتێکەتان کاکە ئای لەوە قسە قۆڕە چییە هەساون دوێنێ ڕۆشون ئەو کوڕیان گرتووە ئاکۆ لە هەڵەبجە فڕاندویانەوە هەبوو ئەوانەیە نایانە بۆ سێمانی گرتنی ئەوە چییە کاکە ئەمڕۆ چوون کەسێکەیە بە ناوی فاخر خۆی کاتی خۆی وەهابی هێناوە بۆ دژە ترۆت بۆ لەوێ کردوانە بە جوندیە هێنانە بۆ ئەوێ بنمونە هێستا وەڵا ئێمە فاخیرە گرین کاکە تۆوە دڵگر وا بیسی گر وا سەڵ گر خۆچی لە مۆزوعەکانە گۆڕێ کاکە تۆ چی بکەی کاکە تۆ لە ماڵی ئەژی ئەمینە 5-6 کەسی گرتووە کە ئەمانە تەنها و تەنها لە حەرەست و شت بوون ئەوە تقریبا 2-3 مانگە زیندانی کردوون چی لە مەسەلەکانە گۆڕێ یعنی تۆ پێت وایە بەگرتن و ڕفاندن و فڵانە فیسار ئەتەوێت چی بکەی پاڤڵی جەلال تاڵەبانی کاکە تۆ کۆتاییت پیادۆ بەسە قەلەمنی ببیستە ئیتر بەسە فشەفش ئەوە من کادانێم و ئەوە پەلامارێم و ئەوە ئەگەر وانەکە وا ئەکەم و دەبڕۆ چێکی بیکە فشەکەر ئەم چیەکەی تۆ کاکە ئەچی پەلاماری لاهوی شەرجەنگی ئەی کوژی ئەچی کوڕی خەڵک لە شارەکە ئاکوژیت ئەچی ئەماکەی کاکی خۆ یەکێتیەکەی تۆ کە تۆ ئێشتا هیچی ژنیت لە ناوێکێتیا بە زۆر داسەپاوی یعنی لە بێپیاویە باش نییە ئەو گرانیشی کوردیە بۆ یان و لە بێ کەسی خۆم تۆم گرتووە بە کەس یەکێتی پیاویتیانە ماوە بۆیە تۆ دانیشتوەوەکەی کاکیژێن ئەجینا یەکێتی سەردەمانێک کە جەلال تاڵەبانی باوکی سکرتێری بوو کە هەزاری وەکو تۆ ناگەنە تاقی پێڵاوەکانی جەلال تاڵەبانیش لەبارەی سیاسەتی و ئالەم بابەتانەوە هەر ئەم جەلال تاڵەبانی سکرتێرێکێتی بوو نەوشیروان جێگری بوو هەموو ئەم سەرانەیەکێتیە بە مامەڕی شەو بە نازانم ئەوانەی شەهید کراون ئەوانەی ئێستا ماون هەموو ئەمانە لەڕێز یەکێتیا بوون کاکە شەڕی پارتی بنەماڵی بازانیان کرد شەڕی حزبیان کرد شەڕی شیعیان کرد شەڕی پاسۆکیان کرد شەڕی لاکیان کرد شەڕی نازانم شەڕی پەکەکەیان کرد هیچ هێزێک لە کوردستانە نەماوە یەکەی شەڕی لەگەڵان نەکرد بێ ئەی نەتیجەکەی بوو بەچی نەتیجەکەی کەتی بوو بەچی زەحمەت نەبێ ئەوە تەکەی بینی جەلال تاڵەبانی خۆی لە دوای بە کوژدانی دەیان هەزار ئینسان هەستا شۆ سەر گۆڕەکەی حەمایل خان و سەر گۆڕەکەی مەلا مستەفا داوای لێبوردنی کرد باشە وتی یەکەم هەڵەی سیاسی کە من کردومە ئەوە بووە واسم لە مەلا مستەفا و لە پارتی هێناوە ئەمە فەرموو کاکە ئێوە هەچی شەڕە کردان دەیان هەزار کەس کوژرا ئەسیر کوژرا ئەمە کوژرا نەتیجەکەی چی بوو پاڤڵی جەلال تاڵەبانی هیچ نەبوو گۆڕەکان زیاتریان کرد کوڕی خەڵک زیاتر کوژرا هیچی لە مۆزوعەکان نەگۆڕا پارتی بنەماڵی بازانیش هەر کەڵەگانی ئێستا لە باشووری کوردستانە باشە 40 ساڵ باوکە شەڕی بنەماڵی بازانی کرد باشە ئێستا یەن تەکلیف لە من نەکەن ئەرێ کاگارە مەحمەد تۆ بۆ ماوەیەکە دژی بنەماڵی بازانی قسە ناکەیت و تۆ خۆ فرۆشتۆ کوڕە کاکە بنەماڵی بازانی چییە ئارا مەحمەد خۆی پێفرۆشی ئێوە تەواون بەڵام ئەسڵی مۆزوعەکە ئێوە ئەزانم چییە تەواوی میدیاکانی ئێوە بە تەلەڤیزیۆنتانەوە بە ڕادیۆتانەوە بە پەیجەکانتانەوە بە ماڵپەڕەکانتانەوە یعنی تەواوی میدیاکانی ئێوە کە مانگانە بە ملیۆن دۆلاری تیا سەرفەکەن بەقەدەر ئارا مەحمەد هێز و گوڕی نییە بۆ قسەکردن و بۆ وتنی ڕاستیەکان بەقەدەر ئارا مەحمەد دەوری نییە و ڕۆڵی نییە بۆیە پێتان وایە لەم شەڕەکە لەگەڵ بنەماڵی بازانیە هەتانە ئارا مەحمەد جیاتی بنەماڵی بازانیکە بۆیە ئێوە سوء ئیستیفادە لە ڕائەکانی ئارا مەحمەد بکەن ئەمە ئەسی مۆزوعەکەیە ئەزانن کە قسەی ئارا مەحمەد ئەخوات ئەزانن کە ئارا مەحمەد ڕۆڵی هەیە ئەزانن کە تەواوی میدیاکانتان تەواوی ئەو چەکل و پەکلانەی کە پارەیان ئێنێ مانگانە هێندەی یەک لایڤی ئارا مەحمەد هینی نییە ڕۆڵی نییە کەس حسایی بۆ ناکە بۆ لەبەرەوەی ئێوە درۆکەن بەڵام من ڕاستە بۆیە شەڕی پارتیۆچێتی کە من ئەیکەم لە ڕوانگەی خەڵکەوە شەڕی پارتیۆچێتیەکەم ئێوە بەیانی ئاشتە بنەوە پاڤڵ و قوبات ئەبنەوە بە مەسینە هەڵگری مەسرور بازانی و نێشی لەڤان بازانی بەڵام ئارا مەحمەد وەکو خۆی ئەمێنێتەوە و کاتیش خۆی ئاسی مۆزوعەکە ئیتر باوی ئەوە نەماوە یەکێتی و پارتی بیانەوێ هەر کاتێ بە یەکەوە ڕێکەوتن بۆ خۆیان دزی بکەن و بیخۆن باشە هەر کاتێکی شەڕیان بوو پارتی وەرە تۆ شەڕ لەگەڵ یەکێتیا بکە ئارا مەحمەد یەکێتی وەرە شەڕ لەگەڵ پارتیا بکە ئارا مەحمەد ئەگەر ناوە خۆ فرۆشتووە قسە قۆڕانە بۆ چێری کاکە لای من پارتی و یەکێتی دوو تاکی یەک جووت پێڵاون
ئەیش پێڵاوێکی شەق و شڕی چڵکنی پیسی زێراب ئاسان ئێوە لای من ئێوە لای من ئیمتیحانی خۆتانەوە ئێوە تەواو بوون بەڕاستی لەبەرەوە ئەو قسە قۆڕانە مەکەن بەیانی ئەبینین یان چەنیتر هەندیش ڕێ ئەکەونەوە دەسەکەنەوە بە دزی و بەتاڵانی دەسەکەنەوە بە بەشکردنی پارە شەڕی ئێوەی پارتی و یەکێتی شەڕە لەسەر پۆست و لەسەر پارە و لەسەر بەژەوەندی حیزبی و بەژەوەندی تایبەتی شەڕی من شەڕە لەسەر ئازادی لەسەر مافەکانی خەڵکی کوردستان لەسەر عەدالەتی کۆمەڵایەتی شەڕی من شەڕێکی شەریفانەیە شەڕی ئێوە شەڕێکی بێشەرەفانەیە ئەمەیە عەسڵی جیاوازیەکانمان فەرقی من لەگەڵ ئێوە ئەوەیە لەبەرەوە من شەڕ لەسەر خواستی هیچ کەسێ ناکەم هەتا ئێوارە قسە قۆڕانە بووە ئەوە سەرنجی من ڕاناکێشێ ساڵانێک دانیشم یەک مانگ دژایەتی یەکێتیەکەم کەچی دا پارتیەکان هەین عەفو دژایەتی پارتیەکەم پارتیەکان دەڵێن ئەوە ئارا مەحموود خۆ فرۆشم بۆ دژایەتیەتی داگەجە تۆی لاغۆچێ بە تۆ چ ڕەبتی ئارەزی خۆ من کاکە ئارەزی خۆ پاشان ئێوە وەکو یەکێتی لە ماوەی ئەم ساڵا کودەتاتان کردووە ئەمە یەک دەیان کەستان ڕەفاندووە ئەمە دوو مولاتکانی کوردیتان قشتووە لەگەڵ سێ کەسی ترا بەداخەوە ئەمە سێ هاوکات جاوتان لە هەولێر ترۆر کردووە ئەمە چوار ئاکامتان ترۆر کردووە ئەمە پێنج بەدەیان ملیۆن دۆلارتان دزیوە ئەمە شەش لە فڕۆکەخانە 20 ملیۆن دۆلارتان ئەژیرێ کە ئەتانوێ ئاودیویکەن ئەمە ئەوە ئێوە ئەم هەموو تاوانە ئەکەن ئەی چۆن باستان نەکەم کاکە ئەگەر بەیانی مەسعود بازانی یا مەسعود بازانی یا بنەماڵی بازانی لە بادینانە لە هەولێرە ڕۆژنامە نووسێ بکوژن کەسێک ترۆرکەن یەک هەفتە باسیەکەم جدی بنەماڵی بازانی دەرەهێنم باشە ئەوەیە مەسەلەکەن کاکە ئەگەر یەکێتی ئێوێ باسی نەکەم پاڤڵ و قوبات کاکە دزی مەکە سەرسەرەتی مەکە پەلاماری خەڵک مەدە هاوکات چاک ترۆر مەکە مرادکانی کودەی ترۆر مەکە مەچۆ دابنیشیکە یەک و ئاکۆ لە هەڵەبجا بگریت و بیخەدە زیندانەوە بچی هەوڵبەی فاخر لە هەڵەبجا بفڕێنی ئەوانە مەکە تو ئەواناکەی مش باس دەکەم پارتی بیکە هەر باس یەکەم هەمەی حاجی مەحموود بیکە هەر باس یەکەم تەواو ئەمەیە ئەسڵە ئێوە بۆیە شەڕ بە منە فرۆشن بۆیە لێرەوە بە پاڤڵ ئەڵێم ئەو سەردەمە تێپەڕیوە کە تۆ دانیشتیم لاهوری شێرجەنگیە بێ سلێمانی چۆڵکە کاکە تەنها 6 مانگ با 6 مانگ لاهوری شێرجەنگی سلێمانی چۆڵکە بچێ بۆ دەرەوە دوای ئەوەی کێشەکان چارەسەرەکەم ئێ خۆ 6 مانگ سێک لە 6 مانگی تێپەڕی بووە تێکۆتایی پێێتوە ئەی بۆ چارەسەری ناکەی پاڤڵ کاکە پاڤڵ تۆ لەگەڵ لاهورا پێت ناکرێ کاکە لەگەڵ لاهورا پێت ناکرێ بە قوربان تۆ ناتوانی ئەم گرەوە بیتەوە وەڵڵا لاهور نایە شەڕەفیشێک لەگەڵ تۆواکە بۆ شارەزایید ئەوە لەوە تەکید دەکەم ڕەنگە خەڵکی لە دەورای بۆ دیفاع لە خۆی ئالەم بابەتانە بەڵام نایە شەڕەگول لە لەگەڵ تۆواکە خۆ ئەو کاکە وەکو تۆ سەرسەری نییە خۆ وەکو تۆ دەنانیشێ مژ لێ بات و هەر لە خۆ پەلامار بات و ئالەم بابەتە عەقڵت هەبێ عەقڵ ئەم مۆزوعانە بە پەلامار و بە بێنەوبەرە چارەسەر نابێت بە کوژدانی کوڕی خەڵکی چارەسەر نابێت وەلاهوریش نایە لە سلێمانیا شەڕەفیشێک لەگەڵ تۆواکە بە باش بیزانی ئەو تەحەمولی هەیە ساڵ و نیوەکە دەوامی کردووە ساڵیش کێش دەوامەکە شەشی کێش ئەیکا سیاست وایە خۆ کابرا مناڵ نییە کاکیشیان ئەزانی یەک شتێ پێتاڵە جام قسەم لە ڕۆ خۆشەویستە من لاهوری شێرجەنگیم پێ سیاسی نەبوو ئەزانی هەتاکەی هەتا ئەو مقابلەیە کە کردی لە بەریتانیا لەگەڵ ئەو کچە ئەمریکیەکەیە لەویا تێگەیشتم کە ئەو کوڕە ئەزانێت سیاست کات باش نییە بەڵام تۆ چی ئەدێ پاڤڵ هیچ شتێکت نییە بەڵ لە حەقیقەت هیچ شتێکت نییە کاکە تۆ لە هەرچیش دەست بۆ هەموو شتێکە بێ هەمووی ئەدۆڕێنی کاکە ئادەی وەرە تۆ ساڵۆنیوە کە سەرۆکی یەکێتیت کاکە بۆ خەڵکی کوردستان نە کاکە بۆ فڵان و فیسان نە وەرە تەنها و تەنها بۆ یەکێتی چی بەدەستێنەوە کاکە وەرە پاڤڵ پێم بڵێ تۆ بۆ یەکێتی چی بەدەستێن کاکە بۆ حیزبەکەی خۆت ئەی هاوار بۆ بەرژەوەندی حیزبەکەی خۆت چی بەدەستێناوە چەنە حیزبەکەت کردۆ بە حیزبێکی تۆکمە و بە حیزبێکی جدی و بە حیزبێکی باش چەنە کردووە زەحمەت لێبێ دەی چەنە تۆ توانیتە خزمەت بە سەرکردایەتی حیزبەکەی خۆت بە ئەندام و بە کادری حیزبەکەی خۆت بکەی ئەی هاوار بابە لە پارتی گەڕێ لە عێراق گەڕێ لە خەڵکی کوردستان گەڕێ لە بێکارەبایی گەڕێ لە بێئاوی گەڕێ لە چەوسانەوە گەڕێ لە بەدبەختی خەڵک بگەڕێ لە هەموو ئەمانە بگەڕێ وەرە پێم بڵێ پاڤڵ جلال تاڵەبانی ساڵ و نیوە کە تۆ عەلە ساس سەرۆکی یەکێتیت وەرە یەک باشەی خۆتم پێ بڵێ بۆ یەکێتی بۆ ڕیزەکان نیشیتی دەی پێم بڵێ زەحمەت نەبێ تۆ کەی توانیوتەکە هەموو سەرانی یەکێتی لە یەک شوێنە کۆ بکەیتەوە بە یەکەوە کە خاوەنی یەک گوتار بن ها تۆ چی بکەی کاکە ئاخە تۆ باو تۆزێ عەقڵ هەبێ عەقڵ تۆزێ ماریفەت هەبێ کاکی من تۆ دائەنیشی 200 کیلۆ بەرز دەکەمەوە پێت وایە سیاست ئاوا ئەکرێ کابرا بێ بۆ لای لە ماڵێک خۆتا بێتە بەرشاق
ها بچی بۆ کەسی دەبێت لە ماڵەکەی خۆتە بڵێ ئەوەی بەگوێم نەکات داچی وا لێکەم و خوشی وا لێکەم. عەزیزی من سیاست بە سەرسەرێتی ناکرێت، سیاست بە جوێندان و سوکاتی ناکرێت، سیاست عقلی ئەوێ منطقی ئەوێ، سیاست ئەلفوبەیە کاکە، سیاست بەوە ناکرێت یەک دانە مەسئول و سەرکردارێکی نارێ بێ بۆ لای تۆ نەک لە تۆ بترسێ ها خۆ تۆ کە تۆ ناترسێ بەڵام ئەترسێ لە ماڵەکەی خۆتا بێحورمەتی پێ بکەی لەبەر کەسایەتی خۆی ئەترسێ لەبەر شخصیەتی خۆی ئەترسێ کاکە. مەلا بەختیار کە نایە بۆ لای تۆ بە نمونە لەبەر ئەوە نییە کە لێ بترسێ لەبەرەوەی ئەڵێ بابا ئەمە ڕەشە و لاخوات و لەقەیەکی لیان بنمونە لەبەر کەرامەتی خۆی نایە بۆ لات. باشە فڵانە مەسئول و سەرکردارێکی کە نایە بۆ لات لەگەڵ تا دانیشێ کە هەرچێک ئەڵێ و ئەڵێ وایە خۆت ئەزانی کە وانییە بەڵام ئەڵێ مە تفێکم لێکە کاکە گوێنێکم پیاە بە چای خەڵکە نێرەکەرە تڕی تۆ چی لێکی زەحمەتی بێ کاکە ببڕن کە ئاوا قساکە. ئەیلۆ ئەمەیە عەسی مۆزوع کاکە وەڵڵا کە تۆ ناترسێ با باش بیزانی پاڤڵ هیچی شمۆ ناکرێ کاکە ژیان هیچ دەفشەفشت مەیکە کاکە واز بێن لەم قسە قۆڕانە نا بەڕاستی کاکە ئاوەرە سەرکردایەتی یەکێتی ئاوەرە مەلا بەختیارە لەی حاکم قادەرە لەی ملازم ملازم عمەر ئەو دەمێکە وازێنەوە دەستەکانی خۆش بێ کورە نازانم فڵانە فیسارەکانی تر ئادەی پێم بڵێن کاکە ئەم پاڤڵە چی کردووە بۆ ئەمی چێتی خۆتان زەحمە نەبێت یەکشی کردو عزیزانی خۆشەویستانی ئارام محەممەد هەر بۆ سەرکردایەتەکەی خۆ کاکە گیان هەر بۆ حیزبەکەی خۆ کاکە بۆ ڕێخستنەکانی خۆ کاکی من هیچی کردووە نە لەو کاتەوە بە زۆر بووی بە سەرۆکی یەکێتی هیچی بەسەر هیچەوە نەماوە. باشە هیچی بەسەر هیچەوە نەماوە ڕۆژانە قسە لەگەڵ هەموو یاکەم وەڵڵا لەگەڵ زۆربەی هەرە زۆری سەرانی کۆنی یەکێتی و تازە یەکێتی یا قساکەم ها شەوانە ڕۆژانە یەک کەسێک دانخێت بۆ پاڤڵە نانێت یەک زەلامیتیانی وەڵڵا زەلام هەیە لەگەڵ پاڤڵا دانیشێ من دوای قسە لەگەڵاکە بەڵێ کورە کاکەوە تەختەی و قسانە کاکەوە قوشێتە برای من تێگەڵەیەکێتی چی شتی چی هیچ بێزە هیچەوە نەماوە کاکە. لەبەرەوە من پێشنیارەکەم بۆ سەرانی یەکێتی بە تایبەتی کۆنەکان و ئەمانە تازەکانیش یارمەتی بکەن بۆ ئەوەی بتوان ئەم پاڤڵە قۆڵبەست بکەن کاکە ئەم پاڤڵە قۆڵبەست بکەن ئەمە تەختەی نوقسانە ئەمە شێتە ئەمە پەتەڕیە قۆڵبەستی کەن بیخەنە زیندان دای بنێن یا سوات تاریش کردبینێن بۆ بەریتانە بە بۆ خۆی دابنیشە کاکە بچێت لای دکتۆری نەفسی دکتۆری دەرونی بۆ خۆی دابنیشە کابرا تەختەی نوقسانە برای من کابرا شێتە کاکە گیان کابرا فڕی بە دنیاوە نییە خۆ بەو کاکە بە بەنێرەکەری ناکرێت کاکە گیان ئاوێک شێتیە کاتی خۆی کاکە لەسەر دەرەدوای ڕاپەڕی نامن لە بیری مێت من هەر دژی یەکێتی بووم بەڵام ئەمێ شێتیە هەموو هەولێری بەدەستەوە بوو لە بادینانە تەنگی بە پارتی بنەماڵی بازانە هەڵچنی بوو کاکە گیان باش نییە حتا منطقه مووسڵ و ئەوانە یەشێتی لە بەغا هەر بە هەماشکە وەڵڵا ئەو سلێمانی و هەولێرە سەوزێک کردەوە لە ئاڵایەکێتیە ئێسێکێتی چ حاڵێکی هەیە هیچ تۆ دۆڕانی کاکە گیان تەواو تۆ دەوێ بەم ئەقڵەوە دابنیشی تەکلیف لە ئارام محەممەد دژایەتی بنەماڵی باسانی بکە کاکی خۆم ها بەم ئەقڵەی خۆتانەوە نایکەم کاکە نایکەم من کەی خۆم ئەقڵم بڕی دژایەتی بنەماڵی بازانی یەکەم جدی مەسعود و هەم مەسئول و نێچی و دار و بەردوو بۆ دەرەهێنم بەڕاستی ئەوانە هیچ نین کاکە بەڵام ئێوە ناتوانن ئێمە بەکاربێنن لە پێناوی بەژۆندەکانی خۆتانە دانەیەکی ڕەسووا لە فەیسبووکە نووسێ ئارام محەممەد بۆ دژایەتی بنەماڵی بازاری ناکەی خۆ تێڵاو تێ نەبڕاوە خۆ بۆ دژایەتی ناکەی زەحمە نەبێ تێڵاو تێ بڕاوە بە قوربانێ بم ها ئەچمە سەر لاپەڕەکەی خۆت یەک وشەیتیان دژی بنەماڵی بازانی ئەی خۆ پیاونی خۆ پیایی باشە ئەوەی کە بە منەڵێ ئارام محەممەد دژایەتی پارتی ناکا یەکێتی ناکا خۆ پیا بە بڕۆ دژایەتی بکە چاوت دەرێ بڕۆ بۆ خۆنەیەکی زەحمە نەبێ بۆ دانیشی ئارام محەممەد بیکە ها دەی زەحمە نەبێ 10,000 جار پەرلەمانی مەلا مستەفا مەسعود بازانی مەسعود بازانی نیەشیر بنەماڵی بازانی سەدان هەزار دۆلاریەوە لەم ئەوروپایە بەشم ئارام محەممەد بۆ بکوژن چەندین جار هەوڵی کوشتنرا لەم پارتی بنەماڵی بازاری پاراستنەوە باشە ئێوە بۆ خۆتان لە سێمانی لەکوێ دانیشتون خەریکی سێکس و ڕابواردن ئارام محەممەدەوە بۆ ئەوە ناکەی جاخۆ خۆ لە ژێر پاڤڵ و قوبادەوەنی خۆ بۆ نایکی کاکە خۆ بڕۆ بیکە زەحمە نەبێ بۆ بە ئارام محەممەد ئارام محەممەد چییە کاکە پیاوی تۆیە ئارەزوی خۆمە من کاکە تەواو من هەر لایڤ ناکەم هەر قسە ڕەخنە لە کەس ناگرم تاقم نییە ئارەزوی خۆمە کاکە دانیشم نایکەم تەواو ئەیلۆ نایکەم هەر باسی یەکێتی و پارتی باسی هیچ حیزبێ ناکەم کاکە ئەچم خەڵکی ژیانی خۆم بم ئەی تۆ بۆ ناوی ژیانی خۆ بگۆڕی تۆ بۆ ناوی شەڕەکە بکەیت عەجەبان تۆ لە سلێمانی یا لە هەولێری کارەبا نییە ئاو نییە تێ هەڵدراوی ڕسوای کە حسابی بۆ ناکا باشە
من لا هۆڵەندایشم ئەمە ماڵەکەیشم کارەبایشم دایمە هەیە هەموو شتێکیشم هەیە ئێستا مشتەڕەکە بۆ تۆکەم تۆش بە مناڵی ئارام محمودیانکە وەڵڵای ئەمڕۆ زەلای مەشیکی لەسەر نووسیبم خۆشەویست زانێت قسەی خۆڕۆختی پوچۆنە بەوتانە نزیکەی 50 کەس کۆمنتیان نووسی بوو بەهەیەکە یەکە گەڕام هەمووی ئەوانن کە موچیان هەیە لای ئەو زەلامە زۆر عیبە بەڕاستی تۆ حەماڵێکی لە باشماخە ئیشەکەی بنمونە بۆچی درۆکەی بۆ کەسێک کە پارێک تێت خودۆ کۆیلەنی بە قوربانێ بم ئەی لەوە تۆ خۆت هاوڵەکانی بە من لە کومنتەکەشات ژاتی منەکەی کاکە ها لەبەرەوەی موچەت هەیە لە مەزەکەی باشماخ لەبەرەوە خۆشەویستانی من ئەمە واز لێ بێنن ئیتر من لێرەوە بە پاڤڵ دەڵێم کاکە تۆ کابرایەکی شکست و دۆڕایت من داوا لە هەموو سەلانی یەکێتی یەکەم کە ئەم کابرا کە لە بچەکەن ئەم کابرا هەوساکەن بەسەریا هەتا پاڤڵ مابێ ئێوە ڕسواتە لەبن بۆ شارەزایتە پاڤڵ لە یەکێتی بکەنە دەرەوە کە لە بچەیکەن پەلاماری بن لە دەباشانە بیگرن بینێنە دەرەوەی وڵات ئەو کۆمەڵگایە ڕستگاری بە منتیقی سلێمانی کاکیشن ئەمە هاتووە بەڵایە بەڕاستی هاتووە بۆ منتیقی سلێمانی برایشینم ئەمە بەخوا هەموو ئۆمەتێکی مەحەماڵێن 6 تەختەی هەیە ئەمە هەشتی نوقسانە کاکە هەشتی نوقسانە بەڕاستی کاکش لەبەرەوە دەست مەکەرەوە بە هەڕەشە و گوڕەشە ئەوە ێستا لە هی ناخوێنمەوە لە درەوە وڵا پاڤڵ هەڕەشەیەکە ئەڵێ بێ لاهور چۆڵیکە وڵا چۆڵی ناکە کاکە بۆچی چۆڵیکە بێش چۆڵیکە کە چی تۆ چی تاخڕ لە تۆ پرسیەکە بژێ پەلامارێ بڕۆ پەلامار کێ کوژی بۆ خۆ بێکوژە چاو دەرا بزانم چ گرێوەکە بێتەوە بزانم چێ لەم دنیاە بە کوشت و بڕ بە نەتیجە گەیشتووە بە پەلامار و پەلامارکاری بە نەتیجە گەیشتووە اینجا هاتوون بڵایان کردوێتەوە سێ ئەندامی سەرکردایەتی یەکێتی سەڵکران قەسیان لەگەڵ چەتۆ ساڵح و ئەو دوو بەڕێزەی ترە سەڵکران کە خۆ مار نین کاکە چی سەڵەکەی تۆ کاکە تۆ چی خەڵک سەڵکەی ئایدەوە ئەو سێ نەفەرە تۆیان سەڵ کردووە کاکە ئەوانن تۆیان سەر کردووە خۆ تۆ ئەوانە سەر نەکردووە کاکە ئەوان بەو زۆر شەرافەتمەندانە زۆر ئینسانانە و زۆر ئازایانە زانیویانە کە ئەم یەکێتیە خەریکە پارچە پارچە بێ خەریکە ڕسووە ئەبێ بەدەستی ئەم پاڤڵە شبلوشێتەوە لەبەرەوە پێویستە بڕۆن هەوڵێک بدەن لە شوێنێکەوە بۆی بتوانن حیزبەکەیان بکەن بە حیزبێکی باشتر لە دەستی ئەم کابرا دیکتاتۆرن نەخوێنەوارە گەمژەیە ڕزگاری بکەن کەواتە ئەوان ئێوەیان سەر کردووە نەک ئێوە بڕۆن ئەم سێ کەسە سەرکەن بەڕاستی ئایلەوە ئێوەی سەر کردووە کاکە ئەوان قسەبێن بۆ ئێوە نەکرد هەستان چوونە هەولێر چوونە بەغا لە بەغا شایەتیان دەنێ بابم ئەوەی کە یەکێتی ئەم پاڤڵەیەکە هەمووی درۆ دەرەسێ ئەمە قسەی قۆڕە لەڕاستی تەواو ئەیزانن کە لاهوری شێخ جەنگی لەبارەی یاساییەوە بردوێتیەوە هەمووتان لە هەوڵان بۆی نەهێڵن لە بەغا شتەکە یەکلای بێتەوە باشە ئێران لە هەوڵایە ئەو لە هەوڵای خۆ کاکە ومانزای ڕاستیەکەم چۆنە اینجا چی وتووە ئەمڕۆ پاڤڵ بەڕێزان پاڤڵ چی وتووە ئەمڕۆ دادگا چییە یاسا چییە من حساب بۆ هیچ دادگا و یاسایەک ناکەم لە دنیاە من گاڵتەم لێ بابەغا بۆ خۆی چیڵی بیڵێ دادگای سلێمانی هەولێر چی ئێڵە بیڵێ وەلای من نایخۆم حساب وانە ناکەم تۆ سەرم شەلاتی بازاڕیە لەم لایشەوە ئەچن چی ئاسایی سلێمانی وەڵا کاکە ئەوە دادوەر بتوێتی ئەبێت تۆ بچی ئاکۆ بگری سيقول بو اويك خوان برون كوري خلق برفيان لما لوا الين دادقا هيو ياسا هيو الين بابتانا بلان بو اوانيك ياسا هجنيه لبرو اخر كوتا قسم من اي ارم احمد كاكا بافل برو كام كتب زبيك دبر برو زحمه النبي انا والله برو دي كاكا جاء واجر نوام بام نكتشف بو جيرمو خوشويستا كمال هبو بيانو كمال دريش وستاي هينبو وستاي دیواردانان بوو خوا عافیکە نازانم پێم وایە لە ژیانە مابێ بارحاڵ ئەگەر لە ژیانە مابێت تەمەندیش بێ ئەگەر کۆچی دوایی کردبێەوە خوا عافیکە کەمال خەریکی خانوویەکەی بۆ کابراکی فەقیر بەڵام خانووەکە بە ئەوە ئابێکە ئیجازەی نییە با بڵێنەوە نییە خانوو دروستەکە بەوە دروستێکات و کابرای فەقیر و ئالەم بابەتانە لە شوێنی نایاسایی و ئالەمانیا پۆلیسێکی ئەو کاتیش زۆر پشکۆلەیە بێت بستێکە بێ پۆلیسەکە بۆ نمونە بشکۆلانەیە بێ بەدایەکی حەزیان و ئەچێ کەمالیش خۆی 2 مەترە بوو دیوارەکەشی خەریکە گڵەبانی ئەکا لە سەری سەر ڕاوەساوە داتو بێنی پێچای خۆت دیوارێک بەرز بوو بێتەوە کەیتە گڵەبانیەکە کابرای 2 مەتر بەسەر دیوارەکەەوە بێ کابرای پۆلیس ئەڵێ ئەم خانەوەی بیڕوخێن
عائلەکەی ژین لێ پاڕێنەوە لە پۆلیسەکە کاکە مردی چاک بە تازە ئەو خەریکە گڵەبانیەکەن و خەریکا مشتێ تەواوە بێت و کاکە گوناحین و عائلەکە فەقیرین و ئەمەتەنە کابرانە خێرەوە هەرە بێبی ڕوخێن وەک ئێسەی پاڵ وڵاتی کەمان لەسەر هینەکە ڕاوەساوە بۆ باڵا بەرزیەوە بە کابرای پۆلیس ئەڵێ کاکی پۆلیسکان لەکەم وازیان لێ بێنەوە تازە خەریکە تەواویەکەین و ئەوەی تر هەموو شتێک کۆتایی پێێت و گوناحن و فەقیر و ئالەم بابەتانە وەڵام پۆلیسەکەیش ئەڵێ تۆ قسە نەکەی بانێ بەشەق بخەمە خوارەوە وەڵا کەمالیش دوور لە ڕووی ئێوە دوور لە ڕێوکە خۆی ئەیجێڕمەوە کەماش ئەڵێن نە وەڵا تۆ خۆ هەڵە ئەگەر دەستی گەیشتە گونم وەرە بخەرە خوارە بە ئارەژی خۆت دە وەڵا پاڤڵ تۆش ئەگەر دەستی گەیشتە گونی لاوری شەرجەنگی بڕۆ چێکی بیکە باشە بە قوربانێ بم ئیتر هیچ قسەیەکم نییە ئەوە نوکتەیە هەر بۆ خۆشی بۆی کە هەمووتان بزانن کە مۆزوعەکان چۆنە فەرموو بڕۆ چیەکەی بیکە کۆت خوا دێ دەرها ئەکوژی ئەبڕی ئەسووتێنی پەلامارەی مشکلی خۆتم بەڵام لێرەوە جا من هەمیشە قاعیدەم هەیە بەڕێزان هەمیشە لە سەنگەری زڵم لێکراوانم بەڕاستی کاتی خۆشی وتم ئەگەر ئەوەی پاڤڵ بەرامبەر لاهوری کرد ئەگەر لاهوری شێرزەنگی بەرامبەر بە پاڤڵ بیکردا من دیفاع لە پاڤڵ کرد بۆ شەرەزایتە من ئێستا لە سەنگەری پاڤڵە ئەبووم ئەمە یاسای منە لە حەقیقەتە کەس حسابی هەڵم نەکات لەگەڵ ئارامە حەما ئەمە نایخوا بەڵام پاڤڵ کردوێتی لە بەرامبەر ئەوەیە بۆیە لێرەوە بە لاهوری شێرجەنگی ئەڵێم ئەگەر پێویستیت بە هێز و ئەوانەیە ئەوە بەندە لە خزمەتتایە لە هەموو چوار قوڕنەی کوردستانەوە هێزی بۆ نێرم خەمن نەبێ بەڕاستی بەس ئۆکەی لێ بدە بڵێ خاڵە ئارام ئەحمەد عادی با هێز دە هەڵە بجە لە شارە زورۆ لە کەلار و کفریەوە لە قەڵاتجێ و ڕانی و سۆران و لە کۆیلەوە بێ هیچ ئیلاق خەمن نەبێ بەڕاستی هەزار چەکدارە هیوادارم نەگاتە ئەوە ها هیوادارم بەڕاستی عەزیزان هیوادارم خوێن لە پەنجەی هیچ ئینسانێک نییە بەڕاستی من دژی یەکێتی و پارتیم لە ڕاستیە بەڵام هیوادارم خوێن لە پەنجەی هیچ کەسێک نیت ئەگەر پاڤڵیش عاقڵ بێ هەڵ ئەسێ هەموو ئەو کێشانی کە هەیە بە ڕێگەیەکی عاقڵانە چارەسەری ئەکا مشکلەکانی چێتی حلەکە لەگەڵ لاهوری شێرجەنگیە دائەنیشێ کێشەکان چارەسەرەکە بۆ خۆیان بۆ حیزبەکەی خۆیان ئاوا باشترە لە ڕاستیە بەڕێی من و بتوانێت حتا لەگەڵ مەلا بەختیار و لەگەڵ حاکم قارەگە هەموویان کاکە هەموویان بە لاهوریشەوە کۆ ببنەوە لە هۆڵێکا کێشەکانی خۆیان حەلکەن و ئەوە باشترین ڕێگایە لە ڕاستیە ڕێگەی کوشت و بڕ و پەلاماریەم و چۆڵی کە و بیگ ئەوە بەڕاستی هیچ ئیسفادێکی بۆ هیچ لایەنێک نییە ڕێگەی خوێن ڕشتن ئیسفادەی بۆ هیچ لایەنێکتان نیە لە ڕاستیە من لێرەوە کە دژی هەمووتانم بەیانی لاهوری شێرجەنگی بچێنە شوێنەکەی خۆی من دژم یەکتر من دژی یەکێتیم چونکە کاکەجە ئەو کات دژی لاهوریش بۆ نمونە بەڵام باشترین ڕێگە ئەوەیە کە هەموو یەکێتی بە ئەنجومەنیەوە بە سەرکردایی تازەیەوە بە کۆنیەوە بە لاهوری شێرجەنگیەوە بە هەر هەموویەوە کۆ ببنەوە بە یەکەوە کێشەکانی خۆیان چارەسەرکەن ئەوە باشترین ڕێگەیە بەژێ ئارام ئەحمەدکەن زەرەر ناکەن پاڤڵە شبر خواتان لەگەڵ عەزیزانی بەخێر